زۆر سپاس کار فەرمان. پێشایان پرۆژەی ڤیژن لە ئیدارەی سەربەخۆی سۆران گەورەترین دەست پێشخەری ڤیژن ئێجوکیشنە لە ساڵی 2023 هەڵدەستێت بە داگیرکردنی پێداویستی سەرەکیەکانی زیاتر لە 500 قوتابخانە و باخچەی ساوایانی حکومی ئیدارەی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بە سەرجەم قەزاڵ ناحیەکانیەوە کە پێداویستیەکان خۆی لەم پەرستانە دەبینێتەوە. سۆفای تۆربۆی نەوت، تەختەی سپی، دۆڵابی ئاسن بۆ کارگەری قوتابخانەکان، لاپتۆپ، داتاشۆ، پرۆژێکتەر، موبایلدە، پاکێجی کەلوپەری وەرزشی و کەلوپەری تایبەت بە باخچەی ساوایان کە کۆی گشتی کەرەستەکان دەگاتە زیاتر لە 4000 کەرەستە. بەم شێوەیە خوارەوە بەسەر قوتابخانە و باخچەکاندا دابەش دەکرێن و سودمەند دەبن. لە سنووری مێرگەسۆر 176 قوتابخانە و باخچە سودمەند دەبن. لە سنووری سۆران 110 قوتابخانە و باخچە، لە سنووری چۆمان 66 قوتابخانە و باخچە و سنووری خەلیفان 63 قوتابخانە و باخچە، سنووری سیرەکان 53 قوتابخانە و باخچە و هەروە سنووری واندوس 44 قوتابخانە و باخچە. بەڕێزان بەڕێز هەڵگوش شێخ نەجیب سەرپێشکاری ئیدارەی سەربەخۆی سۆران وتەی دەبێتن داوا لە ڕێزان دەکەم فەرمی بۆ پێشکەشی. بەناوی خوای گەورە میهرەبان، ئامادەبانی خۆشەویست، مامۆستایانی قەدرگران، حزبی بەرەبەرە حکوومیەکان و قایمقامە بەڕێزەکان، بەیانیتان باش. خۆشحاڵین ئەمڕۆکە لە مەراسیمێکی تایبەت کە کۆمپانیای ڤیژن ئێجوکیشن لە یەکێک لە هەرە گرنگی و تایبەتەکان هەڵساوە بە دابینکردنی چەندین کەلوپەلی زۆر پێویست بۆ قوتابخانەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. جێگای خۆشحاڵیە کە ئەم پرۆسەیە یەکەم هەنگاوی لەم دەڤەرە دەست پێ کردووە، بۆیە دەمانەوێت بە ناوی ئیدارەی سەربەخۆی سۆران سوپاسێکی تایبەتی کۆمپانیای ڤیژن ئێجوکیشن بکەین بەم هەنگاوە پیرۆزەیە. بەڕێزان، کەرتی پەروەردە یەکێکە لە کەرتە هەستکارەکان لەگەڵ کەرتی تەندروستی کە ماوەی چەندین ساڵە لەم دەڤەرە کێشە و گرفتی زۆریان هەبووە، بە تایبەتی لە ڕووی لۆجیستیکەوە، لە ڕووی بینایەوە. ئێمە لە ئیدارەی سەربەخۆی سۆران پاساڵ لیژنەیەکی تایبەتمان پێکهێنا بۆ ئەوەی سەردانی هەموو قوتابخانەکانی سنووری ئەم دەڤەرە بکاتن و لیستێک ئامادە بکاتن بە تایبەتی ئەو قوتابخانانەی کە پێویستی زۆریان بە پێداویستیەکان هەیە، چ لە ڕووی پێداویستی لۆجیستیکی، چ لە ڕووی نۆژەکردنەوەی بینایەکان. بە خۆشحاڵیەوە ئێمە پارسا هەڵمەتێکی زۆر باشمان دەست پێ کرد. زۆرێک لەو قوتابخانانەی کە بە تایبەتی ئەوانەی کە دوورە دەستن هەوڵمان داوە کە بە پێی ئیمکانیەت ئەو پێداویستیانیان بۆ دابین بکەین لە هەموو ڕێکەوە. هەبوونی ئەو پرۆسەیان ساڵە لەلایەن ڤیژن ئێجوکیشنەوە یارمەتیگەرێکی زۆر باشی ئێمە دەبێتن وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ ئەوەی کە ئەو قوتابخانانەی ئێمە نەماتوانیوە پارساڵ هاوکاریان بکەین، ئەوان ئەم ساڵە بە دابینکردنی ئەم کەلوپەلە پێویستیانە دەتوانن ڕۆڵێکی گرنگ بجێڕن. بەڕێزان، کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە گرنگیەکی زۆرەوە دەڕوانێتە کەرتی پەروەردە. هەر لەم ڕۆژەوە لە دابینکردنی بودجەیەکی تایبەت
بۆ کەرتی پەروەردە بە تایبەتی دوای ئەوەی کە ئیدارەی سەربەخۆی سۆران ڕاگەیاندرا ئێمە ڕاستپاردراین بۆ ئەوەی کەرتی پەروەردە لە کەم و کوڕیەکانی کەرتی پەروەردە بکۆڵینەوە و هەوڵ بدەین کێشەکانیان بۆ چارەسەر بکەین. من لێرە بە پێویستی دەزانم بە ناوی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بارزانی سوپاسی هەڵوێستی جوامێرانەی مامۆستایان و ساف و کارمەندانی کەرتی پەروەردەی سەربەخۆی سۆران بکەم کە زۆر سەختانە بەرەنگاری ئەو هەڵمەتەی دژمنان بووینەوە لە بڕینی کووت و موچەی فەرمانبەران و موچەی مامۆستایان ئەوان پەیامەکانیان هەر وەکو چۆن لە ڕابردوودا ڕوو ئاشکرا بووە بەرامبەر بە دژمنانمان ئەم ساڵی زۆر ڕوو ئاشکرا بووە کە بە هیچ شێوەیەک پرۆسەی خوێندن لەم دەبەرە ڕناوەستێتن و هەڵوێستێکی زۆر جوامێرانەیان هەبووە و ئێستاش هەیەنە. بۆیە بە ناوی جەنابیانەوە سوپاسی ئەو هەڵوێستە جوامێرانەتان دەکەین و هەموو هاوکاری پاڵپشتێکیشتان دەبین بۆ ئەوەی ئەم بارودۆخەنە هەموارە پێپەڕێنێ. بەڕێزانە و پرۆسەی داگیرکردنی تەلوبەرانە کە بۆ ئەو قوتابخانەی سووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئێستا ڕاگەیاندراوە بۆشاییەکی زۆر گەورە پڕ دەکاتەوە. من لێرەوە دەمەوێت سوپاسی بەڕێز ساراخان وەکو بەڕێوەبەرگینی ئەم کۆمپانیایە بکەین و لەگەڵ ئەو تیمە بەڕێزەی کە ماوەی چەندین تقریباً زیاتر لە چەند مانگێکە خەریکی ئەم پرۆسەیەنە بۆ ئەوەی بە شێوەیەکی ڕێکوپێک ئەم پرۆسەیە بەڕێوەبن بە هاوکاری لەگەڵ تیمەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران و بە خۆشحاڵیەوە ئەم ساڵان ئەمڕۆکە دوای ئەم مەراسیمە دەست بۆ هەڵمەتە دەکرێتن و ئەو پێداویستیانە بەسەر ئەو قوتابخانەدا بەش دەکرێتن کە پێویستیان پێیە. دیارە سووری ئیدارەی سەربەخۆی سۆران سوورێکی زۆر بەرفراوانە و قوتابخانەی زۆر دوورە دەستمان هەیە لە گوندەکان. ئامانجی ئێمەش هەم وەکو ئیدارە بە شێوەیەکی تایبەتی و کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانش بە شێوەیەکی گشتی هێشتنەوە و ئاوادانی ئەم گوندانەیە بە هەبوونی ئەو قوتابخانانە. چونکە بەڕاستی یەکێکی لە هۆکارە سەرەکیەکانی چۆربوونی ئەو قوتابخانانە زۆر جاران بەهۆی نەبوونی قوتابخانەکان لەگەڵ منداڵەکانی دەست نەخۆناوەکانی پێ خوێندن مەجبور دەبن گوندەکان چۆڵ بکەن و بێن لە شارەکاندا هاوکاری منداڵەکانیان بۆ تەواوکردنی پرۆسەی خوێندنیان. بەرنامەکانی ئێمە ئەوەیە لە جیاتی ئەوەی کە خێزانێکی تەواو بە دوای منداڵەکانیان بێن ئێمە هەوڵ بدەین ئەگەر لە مەرحەلەکانی شۆک و پێویست نەتوانین ئەو قوتابخانەمە لەو گوندانە دابین بکەین بەڵام بە شێوەیەک بێتن ئێمە هاوکاری ئەو قوتابیانە بکەین کە دێنە شار بۆ تەواوکردنی خوێندنیان و خێزخانەوادە و خێزانەکانیان لە گوندەکانی خۆیان بمێنەوە بۆ ئەوەی دوای تەواوکردنی ئەو پرۆسەی خوێندن بتوانن بگەڕێنەوە گوندەکانیان و لەوێ خزمەت بکەن و ئەو خوێندنەی لە هەر بوارێکەوە کردویانە لەوێندران بتوان لە گوندەکانیان سوودیانی وەربگرن. ئامانجی سەرەکی ئێمە پێشنەوەی ئەو گوندانەیە بەڵام زۆر جاران وەکو باسم کرد بەرفراوانی سووری ئیدارەی سەربەخۆی سۆران زۆر جاران هەرچی ئێمەش پۆز دەکاتن لە ڕووی خزمەتگوزاریەوە لەوانەیە دەتوانین وەکو پێویست هاوکاری و هەماهەنگی هەموو ئەو قوتابخانەیە بکەین. بەڵام بە هەبوونی کۆمپانیا وەکو ڤیژن ئێجوکەیشن و چەندین ڕێکخراوی دیکە و بە وەزارەتی پەروەردە کە درێغی نەکردووە لە پاڵپشتیکردنی ئەو قوتابخانانە ئێمە هەوڵ دەدەین ئەو قوتابخانانە نەک هەر ئەوانی کە ئێستا هەیە بمێنەوە بەڵکو قوتابخانەی زیاتریش لەو دەبەرە دابنێن. من جارێکیکە بە ناوی ئیدارەی سەربەخۆی سۆران سوپاسی ئامادەبوونی بەڕێستان دەکەین لەم مەراسیمە و سوپاسی کۆمپانیای ڤیژن ئێجوکەیشن دەکەین. جارێکی دیکە سوپاسی تیمەکەیان و دەستەی بەڕێوەبردنیان دەکەین کە بەو ئەرکە پیرۆزە هەڵساون لە سەرتاسەری کوردستان و جارێکیکە سوپاسیان دەکەین کە ئەو پرۆسەیان لە ئیدارەی سەربەخۆی سۆرانەوە دەست پێ کردووە. هیوای سەرکەوتن بۆ ئەو کۆمپانیا دەخوازین و بە هیواداری نمونەیان زۆر بێت بۆ ئەوەی بتوانین کەرتی پەروەردە ببینە ئاستێکی بەرزتر. کوردستانمان هەر ئاوادار بێت و کەرتی پەروەردەش لە پێشکەوتن و بەرەوپێشی زیاتر بڕواتن. زۆر سوپاس دەکەم. دەستان خۆش.
بەڕێزان ویژن ئێدوکیشن کۆمپانیایەکی ناوخۆیی پێشەنگە لە سێکتەری پەروەردە و خوێندن کە خاوەنی چەندین دامەزراوەی پەروەردەیە. لە ساڵی 2008 لە هەولێر دامەزراوە کار دەکات بۆ بەدیهێنانی گۆڕانکاری ئەرێنی و پێشخستنی وڵات لە ڕێگەی پەروەردە و خوێندنەوە. کۆمپانیاکە هەمیشە بەشدارە لە بنیادنانی ژینگەیەکی گونجاو و لەبار بۆ قوتابیانی هەرێمی کوردستان لە ڕێگەی دروستکردن و نۆژەنکردنەوەی چەندین قوتابخانەی حکومی و ئەهلی و گەیاندنی هاوکاری پێویست بە قوتابیان کە داهاتووی ئەم نیشتیمانەن. لە بواری خوێندنی باڵاشدا ویژن ئێدوکیشن تاوەکو ئێستا پاڵپشتی چەندین زانکۆی ئەهلی و حکومی کردووە لە هەرێمی کوردستان. لەوانە زانکۆی کوردستان، زانکۆی کاسۆلیک لە هەولێر، زانکۆی زاخە و زانکۆی سەلاحەدین کە بۆ ئەم ساڵیش لە پلانیدایە هاوکاریەکان بگەێنێت بە ئاستێکی باڵاتر. هەروەها تاوەکو ئێستا ویژن ئێدوکیشن زەمالەی خوێندنی داوەتە سەدان قوتابی بۆ بەردەوامیدان بە خوێندنیان لە ناوەوە و دەرەوەی هەرێمی کوردستان. ئەمەش لە ڕێگەی لە ئەستۆگرتنی پارەی خوێندنیان و لە پێناو خزمەتکردنی نیشتیمان دوای تەواوکردنی پرۆسەی خوێندنیان بە شێوەیەکی سەرکەوتوانە. هێژان دیارە بەڕێز ئالان حەمە سەعید وەزیری پەروەردە هەرێمی کوردستان وتەی خۆی هەیە، بەڵام لێرەدا مامۆستا ئاکارە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران ئامادەیە و بە نوێنەرایەتی جەنابی وەزیر دێت و وتەی جەنابیان پێشکەش دەکات کە بفەرمۆن. باش طبعا سرتا بناوي دكتور عالم حمد سعيد وزيري پەروەردە داوەریکردن دەکەین کە ئیقداماتێکی بۆ دروست بوو سەفەر ئیسلێمانی کرد بۆ خۆی توانی ئامادە بێت بەندە بەناوی ئەوە وتارەکەی پێشکەش. ئامادەبوانی بەڕێز میوانانی خۆشەویست بەناوی وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بەخێرهاتیتان دەکەین، سوپاسی ئامادەبوونتان دەکەین لەم مەراسیمە تایبەتەدا. لێرەدا خۆشحاڵین کە کۆمپانیای ویژن ئێدوکیشن بۆ یەکەمین جار وەکو بەرنامەیەکی تایبەت لە ئیدارەی سەربەخۆی سۆران دەست بە پرۆژەیەک دەکاتن بە ناوی ویژن لە ئیدارەی سەربەخۆی سۆران. هەروەکو جەنابتان ئاگادارن کە کۆمپانیای ویژن ئێدوکیشن ماوەیەکی دوور و درێژە لە نزیکەی 2018ەوە یارمەتی پێشکەشی کەرتی پەروەردە دەداتن. بۆیە بەڕاستی ئێمە وەکو وەزارەتی پەروەردە سوپاسگوزاری کۆمپانیاکەین، هیوادارین یارمەتیەکانیان درێژە پێی دەدەن و ئەو پرۆژەیە کە ئەلانیان کردیانە بۆ کەرتی پەروەردە درێژە هەبێتن و کاری باشتریشی بەدوادا بێتن. وەکو ئاگادارن ئەمڕۆ کۆمپانیای ویژن ئێدوکیشن یارمەتی بەسەر نزیکەی 510 قوتابخانەدا دابەش دەکاتن لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کە کەلوپەرەکان زیاتر لە 4000 کەلوپەرن بە شێوەی جوداجودا. بۆیە بەناوی وەزارەتی پەروەردە، وەزیری پەروەردە، ئەنجومەنی وەزارەت بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران سوپاسی کۆمپانیای ویژن ئێدوکیشن و بە تایبەتی تریش ساراخان دەکەین کە بەڕاستی ئەرچەند کێشە و ئیدارەی سەربەخۆی سۆرانیان وەکو یەکەمین شوێن دەستنیشان کرد وەکو پرۆژەی وەکو گژیر بۆ ئەوەی یارمەتیەکانمان پێ بگاتن. هەروەکو کاکەڵدۆر ئاماژە پێدا کەرتی پەروەردە پێویستی بە یارمەتیەکی زۆر هەیە بەڕاستی. بۆیە وەزارەتی پەروەردە حکوومەتی هەرێمی کوردستان چاوی لە هەموو ئەو خوێرخواز و هەموو ئەو دامەزراوانەیە کە یارمەتی کەرتی پەروەردە بدەن. هەروەکو جەنابیشتان ئاگادارن حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێنی حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕێبەرایەتی بەڕێز مەسرور بارزانی گرنگیەکی زۆری بە پرۆسەی پەروەردە داوە و گرنگیەکی زۆری بە کەرتی پەروەردە داوە بە هەموو لایەکەوە. بۆیە لە دروستکردنی قوتابخانە، نۆژەنکردنی قوتابخانەکان هەر هەمویان بەڕاستی
لە بەرنامەدا بووینە وەکو وەزارەتی پەروەردە هەوڵ دەدەین ئینشاڵڵا هەموو کەمکورتیەکانی سێکتەری پەروەردە لە ئیداری سەربەخۆی سۆران جێبەجێیان بکەین بۆیە وەکو ئیداری سەربەخۆی سۆران ئێمە سوپاسگوزاری کاکەڵدۆردیشین لە ماوەی ڕابردوو لە بەڕاستی زۆر یارمەتی قوتابخانەکانی داوە نوێژەندە ڕوو نوێژنەکردنەوە بە ڕووی دابینکردنی کەلوپەلەکانەوە بۆیە بەڕاستی ئەو یارمەتیدانی کەرتی پەروەردە پێویستی بە هاوکاری هەموو لایەکەیە دووبارە بە ناوی وەزیری پەروەردە بە ناوی ئەنجومەنی وەزارەتی پەروەردە بە ناوی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران سوپاسی کۆمپانیای ڤیژن ئیدوکیشن دەکەین کە ئەو یارمەتیانە دابین کراوینەوە بەسەر قوتابخانەکاندا دابەش دەکرێت و هیوادارین لە دەرفەتی دیکە بە پرۆژەی گەورەتر یارمەتیمان بدەن و سوپاسگوزاریان دەبین و کوردستان لە ڕاوەدارکردن و سوپاسان دەکەین. بەڕێزان دیارە ئەم پرۆژەیە مەبەست و ئامانجی خۆی هەیە کە بە چەند خاڵێکی کوردیان خێنیارەوە کە مەبەست و ئامانج لە ئەنجامدانی ئەم پرۆژەیە لە ئیدارەی سەربەخۆی سۆران و هەزا و ناحیەکانی دەوروبەری چییە و لێرەدا باسی دەکەین. زۆربەی دانیشتوان و سوودمەندانی ئەم پرۆژەیە بریتین لە خەڵکی هەژار و کەمدەرامەت کە باری داراییان بە شێوەیەکی گشتی لاوازی ماڵناوەندە. بەگشتی لە ڕووی جوگرافیەوە ناوچەیەکی شاخاوی دوورەدەستە و ڕووبەرێکی فراوانی هەیە کە کەوتۆتە سەر هەر دوو سنووری وڵاتی ئێران و تورکیا. بەڕێزان بارودۆخی قوتابخانەکانیان سنوورە بەگشتی لە ئاستێکی خراپدایە و پێویستێکی زۆریان بە پشتگیری هەیە بۆ بژاردنەوەی سێکتەری پەروەردەی ناوچەکە. لە ڕابردووشدا یەکێک بە لە هۆکارەکان کە خەڵکی ئەم دەبەرە ناوچار بن کۆچ بکەن و ڕوو لە شارەکانی تری هەرێم بکەن بە مەبەستی دابینکردنی ژینگەیەکی باشتر لە ڕووی پەروەردە و خوێندنەوە بۆ منداڵەکانیان. لە ڕووی دیموگرافی و سیاسیشەوە دانیشتوانی ئەم ناوچەیە جۆراوجۆرن و سوودمەندوان لە زۆربەی چین و توێژە ئاوینەکان لەخۆ دەگرێت بەبێ جیاوازی کە ئەمەش یەکێکە لە ئامانجە هەرە سەرەکیەکانی کار و دەستپێشخەریەکانمان. بۆ بەریدیکردن لە خاک و نیشتیمان خەڵکی ئەم دەبەرە بە درێژای مێژوو هەمیشە لە ڕێزی پێشەوە بووە بۆ گیان فیدای و قوربانیدان لە پێناو بەدیهێنانی سەربەخۆی و پاراستنی هەرێمی کوردستان لە هێرشی دژمنان. بەڕێزان دیارە ڤیدیۆیەک ئامادەیە کە نمایشکردنی ئەم پرۆژەیە و پیشاندانی ئەم پرۆژەیە کە نمایشکردنی ڤیدیۆی ڤیژن ئیدوکیشن سەبارەت بەم پرۆژەیە با پێکەوە بینەری بینەرێن ئامادەیە.